باز لە گرنگی ئاوی سەرزەوی و لە هەمان کاتدا باز لە باران دەکەین تا چەند توانراوە سوودی لێوەربگرێت لەگەڵەوەدا بازەوە دەکرێت وشکە ساڵیە ئێمە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ کاک نەجمەدین سدیق کە ئەندازیار و بێسپۆر لە ئاو سەرچاوەکانی ئاو لە بەخێربەی لە سۆدیەکە ئامادەیە بەخێربێیت باشە هەمیشە ئاماژەکان بازەوە دەکەن کە وشکە ساڵیە یاخود باران بەپێی پێویست نەبووە منەمێت لە ئێسادا ئاماژەکان بۆ ئەم ساڵ چۆنن ینی وشکە ساڵیە یاخود توانرا و سود لەو بارانەوە بگیرێت کە تا ئێستا باریوە لە هەرێم بەناوی خی گەورە سڵاو بۆ بەڕێستان و هەموو بینەران بڵێ خۆی ئاو بەڕاستی مای ژیان ینی قەدیم وتران ئاو ئاوەدانی سەرچاوەکانی ئاوی کوردستانە گەمە باسیکەین بە پلەی یەکەم احتیمال دەکاتە سەر بارانە ئەوانەی کە لە نزولی کە لە ئاسمانەوە دێت بەنسبەت ئەم ساڵەوە بەڕاستی بەداخەوە ئەتوانم بڵێم 25 ملم هێشتا نەگەیشتنە ئاستی پار یعنی زۆر کەمترە بارانی ئەم ساڵ لە پار زۆر کەمترە و نەگەشت ئەو ئاستی کە ئێمە بڵێ وشکە ساڵی نییە ینی ئەتوانم بڵێم بڵێن وشکە ساڵیە ئەتوانین بڵێن وشکە ساڵیە بەڕاستی ئەتوانین بڵێن بەڵام وشکە ساڵێکی لەبەربوونی بەفرەکەی ئەم ساڵ لە چاو پار باشترە واتە کاک نەجمەدین ئەم ساڵ بارانەکەی باشترە بەراورد بە پار باشتر نییە بەفرەکەی باشتر بەفرەکەی باشترە ئەی باشە بەراورد بە ساڵانی ڕابردووە گەربگەڕێنەوە بە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ ئاماژەکان چۆنن ئێمە ڕێنجێکمان هەیە بەنسبەت بڵێن ناوشی سێمانی و هەڵەبجە و شارباژێر و گەرمیانەوە لە 150 ملیم بۆ 1000 ملیم 150 ملیم لە گەرمیان 1000 ملیم تا ئەگاتە شوێنە شەخاویەکانمان ئەم ساڵ وە پاریش وە پێراریش نەگەشتە واستەی کە ئێمە بەستمانە لە 2000ەوە تا 2022 کە ئێمە ئەم ساڵ لە 2022 باشتی باران لە 2019 بوو کە گەیشتە ئاستی پێویست و زیادەشمان هەبوو ئەوەی ئەو ڕێنجەی کە پێم وتی لە 150 میلیمەوە بۆ 1000 میلیم لە شوێنە شاخاویەکانە باشە کەواتە ئێمە ئێستا لە وەرزی بەهارین گەربێت و بارانێکی تیکە ڕوو لە ناوچەکانی هەرێم نەکات یا خۆت نەبارێت دەگاینی ئەو حەدەیە کە لە هاویندا ئاماژە بۆ بکەین ئەم ساڵیش وشکە ساڵیە فعلا ئەم ساڵ ئەتوان بڵێ وشکە ساڵیە چونکە ئەو بارانەی کە پێویست بوو هەتا ئێستا نەباریەوە بشبارە فریا و هەنێ شوێن هەر ناکەوێت بۆ شوێنە شاخاویەکان لەوانەیە کانیاوەکان بەهۆی بوونی ئەو بەفرەی کەباری کانیاوەکان تا ئاستێک ئاوی ژێرزەوی تا ئاستێکی باش ژیاونەتەوە بەڵام ئەتوانم بڵێم ئەم ساڵیش بەڕاستی وشکە ساڵیە باشە سەبارەت بۆ بارانەی کە گەڕەژەکەی بە پێی پێویستیش نەبێت کە تا ئێستا بوونی هەیە توانراوە سوودی لێ وەربگیرێت نەخێر گەورەی کێشەی ئێمە لەم وڵاتە بەڕێبردنی ئاوە ئێمە ئاوەکانمان لە ئاستی پێویستە هەیە بەڵام بەڕاستی بەڕێوەبردنمان زۆر لاوازە لە هەموو سەکتەرەکان لە ئاوی خواردنەوە لە ئاوی کشت و کاڵ لە ئاوی ڕوەرە سەوزەکانی ناوشار و شوێنە گشتیەکانە بەڕێوەبردنی ئاومان زۆر لاوازە باشە کەواتە باباز لەو ڕێگایە بکەین یعنی ڕێگایەکی تەندروست بێت بۆ بەڕێوەبردننی ئاو بۆی بتوانێت سوودی لێ وەربگرێت پێویستە چۆن بێت ینی چۆن بەڕێوەبردنەکە بکرێت تاوەکو نەگەینە حدێک باز لەو بکەین وشکە ساڵیە لە هەموو دنیا یەکێ لەو چارەسەرانەی کە سوود ئاوەرەگیری ئای باراناوە ئەوش بە دروستکردنی بەندا خۆی بەندا و خۆی لە خۆیان کۆمەڵی کێشەی هەیە بەڕاستی یانی ئەگەر لە هەوڵاتێکە بەندا و دروست بکرێت کۆمەڵی کێشەی داواکی تری هەیە بەڵام ئێمە ئەم کێشانە خێنە لاوە سوودەکانی وەرەگرین باشترین ڕێگە بۆ ئەوەی ئێمە بتوانین سوود لەو ئاوانە وەرگین دروستکردنی بەندا و بەنداوی گەورە بەنداوی بچووکە کە ئێمە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە ئاستی پێویستان نیە باشە ئاماژە بۆ کرد دەکرێت بەندا و لە بری سوود ینی هەندێک زیانی لاوکیە بێت ینی زیانەکانی بەندا و چی دەبێت چی لە خۆ دەگرێت زیانی بەندا و ئەوەیە یەکەم تۆ ناوچێکی زۆر ئەکەی بەژێراوە ناوچەی کشوکاڵی زۆر بەژێراوە کە ناتوانێت سوودیەوە بگرین دووهەمە بێتە شوێنێک بۆ دروستبوونی میکرۆب و ڤایرۆس لانەیەک ئەسازیێنی سێهەم دوورخستنەوەی ڕێگاکان و
پچڕانی هەنێ شوێنێکی تر دوای ئەوە بەڵام ئێمە ئەتوانین بڵێن ئەوانم خێراوە چونکە تەنها چارەسەرێکە یعنی بتوانین استیفادەی لێ بکەین بۆی سوودە بارانەوەکان وەرگرین. باشە بابەت ببوورە وڵاتی یابان تەنها وڵاتێک لە هەموو دنیا کە توانێتی ئەوی شە بکات کە لە هەموو یابانە دۆڵێک نییە بەنداوی تیا دروست نەکرابێ. بە پلەی یەکەم یابانە بە پلەی دووەم چینە بە پلەی کۆتاییش عێراقە کە نەتوانراوە سوود لە بارانە وەرگیرێت. کەواتە پێ دوایت هەنگاوێکیش گەر لە ئێستاشەوە دەست پێ بکرێت بە هەنگاوێکی گرنگ هەژمار دەکرێت بۆی لە داهاتوودا بتوانێت سوودی لێ وەربگرێت هەر نەبێت پلێک بینە پێش هەر کاتێ دەست پێ بکەین ئێمە هێشتا زووە چونکە بۆ نەوەکانی داهاتووی پێویستمان بۆ ئەوانە هەیە. یەک نقطە زۆر گرنگە کە من باسی کەم بیسی لە زیادەڕەوی لە شارەوانیەکانە کە گەورەترین کێشەی بۆ ئاوی ژێرزەوی سەرزەویش دروستکردووە دروستکردنی بینای زیادەڕەوی لە شوێنە کشوکاڵیەکانە کە وای کردووە ئای بارانە و بە ئاسانی بەرەو ڕووبار و چەمەکان و بەرەو زەریا و دەریاگان بڕوات یانی مەسوودی لێ نەبینین. بۆ نمونە سلێمانی ئەگەر 2000 حسابکەین بۆ 2022 ڕێژەی ئاوی ژێرزەوی ئەتوانم لە سا هەشتا کەمی کردووە چونکە هەمووی بۆ بە بینا و هەمووی بۆ بە جادەی قیر و کۆنکریت و هەموو ئاوەکانی سەرڕەشەکە و ئەڕاو کوڕەنەوە فەڕوات یعنی ئەم زیادە ڕەویانە گەورەی کێشەی بەڕاستی باوی ژێرزەوی سەرزەوی دروست کردووە. کاتەمەش گرفتێکی ترە زۆر گەورەیە یعنی بەڕای من زۆر گەورەیە کە ئەبێ سنووری بۆ دابنرێت مەز باوەڕ ناکەم تا سنوورێکی بۆ دانرابێت. باشە ئەو ئەوەی کە دەکرێت بڵین لە ئێرانەوە بە هەرێمی کوردستاندا تێپەڕ دەبێت ئەمە چۆن دەبیندرێت ئاماژەکان بۆ ئەوان چۆنن ئەین چەند جارێک لە ساڵانی ڕابردوو لەلایەن ئێرانەوە کە زێ گیرایەوە ئەمە گرفتەکان چۆن دەبن بۆ ئەمە گەر بێت و دووبارە بێتەوە یاخۆی بۆ کارێکی لەمە ڕووبدا تا چەند گرفت بۆ هەرێمی کوردستان لە ڕووی ئاوە دروست دەبێت. ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی دوو پەنداوی گرنگمان هەیە کە لە سەدەکانی پێشوە لە پەنجاکانە دروستکراوە تا 63 لەو ماوەیە تەواو بووە وەتا ئێستاژ بەنداوێکی بۆ شێوە دروست نەکراوە لە هێرێمە احتیمالی هەردووکیان لەسەر ئاوی ئێرانە بەنداوی دەربەنی خان لەسەر ئاوی سیروانە لە ساحەفتای پێگەهێنێ بەنداوی دوکان لەسەر زێ بچووکە لە ساڵ 45 بۆ 50 هەمیشەییشە پێک دەهێنێ. وڵاتی دراوسێ لەسەر زێ بچووک تا ئێستا 8 بەنداوی گەورەی دروست کردووە کە بۆ داهاتوو من ئەوە بۆ ڕاگەهێنی ئەڵێم بۆ داهاتوو ئاوی زێ بچووک بەڕاستی وشکە بێت چونکە عادەتەن کە بەنداو دروست کرد لەسەر هەر ڕووبارێک ڕێگە ئەدرێت سەرڕەشەکەی بگاتە شوێنی مەسەب یعنی شوێنی ڕژێنگەکەی بەڵام ئەوەی کە لە ئێران دروست کراوە ئاوەکەی لا ئەدرێت بۆ نمونە زێی بچووک لە لقەکانیە کە لە ئێران بەنداو دروست کراوە ئاوەکەی ئەگوازرێتەوە بۆ دەریاچی ئورومیە بە دەیان کیلۆمەتر ئاوەکەی ئەگوازنەوە نیان سەرڕێشکا بەرەو زێ بچووک بێت یان لە داهاتوو نزیکە ناوچەی پشدەر تووشی کەماوێکی زۆر گەورە ئەبێت کە بێت یعنی ئەمانە پێشبینی کراون بەڵێ یعنی لە ساڵ سەد دڵنیام یعنی لەوە کە ئێمە وەکو ڕاپۆل من چەند جا ئەو ڕاپۆرتەشم بەرز کردوێتەوە کە ڕێگە چارەمان کردو چی بکەین یعنی پێشەوەی ئەو کارە ساتە ڕوودا ئێمە چی بکەین کاتە پێسە چی بکرێت بە نیسبەت زێ بچووکەوە پێویستە لە ناوچەی ژاراوە بەنداوێکی گەورە دروستکرێت بە زووترین کات بۆ ئێمە سوود لەم ئەوانەیە کە ئێستا یێت و لە باراناوەکانیش بتوانین لە داهاتووە ئاوی بەلایەنی کەم ئاوی خواردنەوەی ناوچەی قەڵاتزێ و ڕانیە و دەوروبەرەکەی دابین بکەین. بە نیسبەت ڕووباری سیروانەوە 14 بەنداو ئێران دروستی کرد لەسەر ڕووباری سیروانی لقەکانی کە هەمووشی ئێستا تەواو بووە ئەو لە ساڵی 1974 دەستی پێ کردووە حکومەتی ئێرانی هەتا ئێستا 14 بەنداو دروست کراوە لەسەر سیروان و لقەکانی گرنگی خۆشی هەبووە گرنگی خۆشیە بۆ 14 بەنداو چۆن زۆر گرنگیشە ئەویش لە داهاتووە سیروان بەرەو شکبوون ئەڕوات چونکە لە کۆتایی سیروان کە نزیک سنووری عێراقە بە نزیکەی 20 کیلۆمەتر 25 کیلۆمەتر تونێلێک دروست کرا پێ تونێلی نەوسوود کە ئەو تونێلە ئاوی سیروان پاشماوەی ڕژێگەکانی بەنداوەکانی سیروان ئەگوازرێتەوە بۆ مەنتیقەی سەرپێڵ و زەهاو لە ڕێگەی تونێلێکی 6 مەتری قوتی 6 مەترە ئەو کاتای بێ فاتیحە بۆ سیروانیش بکرێن. باشە دەکرێت بڵین ئاوی سەرزەویش بەبێ پێویست نییە دڵنیام یعنی ئێمە ساڵی پار کۆمەڵێکانی ماوەشی کردووە کە لە مێژووە وشی نەکردو وشک نەبوون
ئەم ساڵ باشتر بژاونتە بۆی بەفرەکەەوە بەڵام ئەماش بەرەو شوبوون ئەڕۆن ئەگەر بۆ شێ باران کەم بێت ئێمە نتوانین سوود وەرگین لە دروستکردنی بەنداوی سەر ڕووبارەکان و سەر لقەکانی ترکە لە ناوخۆی هەرێما هەیە تووشێ کێشە گەورەیە بین ئێمە ئێستا لەوەکو کۆمەڵی پسپۆر هەوڵمان ناوە چەند ڕاپۆرتێکمان نووسیوە کە لە ناوچەی بڵێ سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و پشدەر کۆمەڵی بەنداو دروست کرێ بۆی لەو کێشە گەورەی ڕزگارمان. باشە ئێوە کە پسپۆڕن منەمێ بزانم ینی ئەوەی کە تە ئێستا تێبینیتان کرد بێت یاخۆت سەرنجتان دابێت حکومت بەبێ پێویستە ینی گرنگی بەم بابەتە داوە هەنگایی بۆ ناوە خێر ئەو بەدڵنی هەیەوەڵێم هەتا ئێستا حکوومەت وەکو گرنگی بۆ سەکتەری ئەو نەدراوە کە ئەمە بەڕاستی بەلای بەڕای من لە پێشترە ژیانی مرۆڤە ژیانی نەک مرۆڤ ژیانی هەموو زیندەوەرێکە ئاو کە بە پێویست حکومەت لای لێ نەکردێتەوە کاتە ینی پلانێکی دوورمەودا پلانێکی استراتیژیش نیە بۆ بابەتە نەمبینێتە ئێستا کاتە نەک لە داهاتوێکی دوور لە داهاتوێکی نزیکدا ئۆکێ باشە ئێمە ئەو نقطەش باس بکەم ڕێکخراوێکمان هەیە ڕێکخراوی شارە زۆر بۆ بژانەوەی پشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کە چەندین کۆبوونەوەمان کردووە ڕاپۆرتمان نووسیوە لەو بارەیەوە کە ئێمە هەنگاوێک بنین بەرەو پێشەوە چونکە بەڕاستی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی ینی هەموو عێراق لە مەترسی گەورەیە ئێستا دیژلە کە سەرچاوەکەی بڵێن لە تورکیا دیژە و فرات لەخەکانی هەمووی لە ئێرانەوەیەت هەمووی تورکیا و ئێرانیش بەدەیان بەداویان دروست کردووە و لە داهاتوە ینی هەردووکیان لە مەترسیدان باشە کاتی ئاین دەکرێت بڵێن کاک نەجمەندی لە داهاتوێکی نزیک تووشی وشکە ساڵی دەبینەوە نەک داهاتوێکی گەورە ینی ئەمە وشکە ساڵی ئەو وشبوونەی کە تۆش ئاماژە پێ کرد وشکە ساڵی گەورە تووشەوی لە داهاتوە بۆ 2025 من دامناوە ئەگەر هەوڵێن 2025 ئیتر ئەبێ وەرەو لە شارەکان چۆڵکەی بەرەو وڵاتەکان و هەوڵبین ینی ئەوە نزیکە خەمی خۆمان بخۆین. باشە ئاوی سەرزەوی ینی بتواندرێت لە بریەوەی کە دەستکاری ئاوی ژێرزەوی بکرێت ئەو تەنها خەزیێنە بێت بتواندرێت ئاوی سەرزەوی بەکار بهێنرێت خۆی بەڕاستی ئاوی ژێرزەوی ئاوینەوەکانی داهاتوە ئەوکو ئەڵێ بەڤەیە ینی بە بەڕای من نابێتەوە دەستکاری بکرێت هەتا ئێمە بتوانین لە ئاوی سەرزەوی استفادەکەین هێشتا کەمە ینی بۆ نمونە مەسەلێک نوێتان بۆ بیێڕمەوە ئێستا مەسەن لە ناو شاری سێمان ڕوبەر سەڵەکانی سێمانی بە ئاوی ژێرزەوی ئاوەدرێت کە ئەمە بەڕاستی فرێکی علمیە کە نابێت ینی ئێمە چەند جاوتمانە کاکە ڕکسایکردن بۆ ئاوەڕۆکانی سێمانی بکرێت بۆی هیچ نێ بە ڕوبەر سەڵەکانی ناو شاری پێ ئاو بدرێت نەک لە ئای خواردنەوە ئاوی ژێرزەوی کە ئەمانە نابێت ینی نابێت بۆ شێوەیە بێت یان ڕێگە چارە هەیە ئەگەر بەسەر حکوومەت بیەوێ چارەسەری کێشەکەکە بنەبڕی کە ڕێگە چارە هەیە یعنی ئێمە پێشنیار ئەوەکەین کە سنتەرێکی لێکۆڵینەوەی ناوەندی بکرێ بۆ ئاو بەشێکی لە کشتتوکان نەبێ بەشێکی لە شارەوانی بەشێکی نازم لە ئاوی دەور بۆ ئەوان هەموو یەک ناوەندێکی زانستی دامنرێ بۆ ئاو بۆ خواردنەوە بۆ کشتتوکاڵ بۆ ڕوبەرە سەوزەکان بۆ بەکارهێنانی ناو ماڵەکان ئەمانە ئەبێ ڕێنمایی بدرێ بە خەڵکی کە بتوانن بەڕاستی خەڵک ڕێزی ئاو بگرێت. باشە کاتێک کاک نەجمەندین ئاوی ژێرزەویش بەبێ پێویستە ینی بتواندرێت کە ئاوی سەرزەوی نەما ئەو کاتە سوود لە ئاوی ژێرزەوی وەربگرێت بتوانێت سوود لە وەربگیرێت گەر لە داهاتووشدا بێت ناخۆی ئاوی ژێرزەویەکی احتیاتە بەس ئێستا ینی بە پێ ڕاپۆرتەی کە ئاوی ژێرزەوی خۆی بڵاوی کردێتەوە نزیکەی 25,000 بیری نایاسایی لێدراوە کەمە خۆی لە خۆی کارەساتێکی گەورەیە ینی لێدانی بیری قۆڵ ڕێنمایی و یاسای تایبەتی خۆی هەیە ینی ئەبێ ئەو کەسێک کە ئاوی ژێرزەوی بەکارهێنێ ڕێنمایی خۆی هەیە لێدانی بیر ڕێنمایی خۆی هەیە ئێستا بەداخەوە ینی خەڵکانێک هەن کە لە دەرەوە یاسا هاتوون مەسەن ئاوێکی بیرێکی زۆر لێدراوە کە ئەمەش بۆ خۆی خۆی کارەساتێکی گەورەیە بەڕاستی بەڵێ کاتە پێویستە مەرجیش دابدرێت بۆی ڕێنمایی خۆی هەیە ینی کۆمەڵی یاسا و ڕێسای خۆی هەیە کە ئەوێ پێ ئەو ڕاستا و ڕێسایی بیر لێ بدرێت نابێت کە ساڵسی بۆ خۆی بیرێک لێدەوە ئەمانە چونکە بەڕاستی کارەساتی بەدوای ئەو کاتە گرفتەکە لە ژێرزەوی شاد دروستە باش
بابینە سەرەوەی کە ئەمیشە باز لە ڕێگە چارەکان دەکرێت تۆش باس لە هەندێکیان کرد منەمێ بزانم بۆ منەگە ڕێگە چارێک بگیرێتە بەر بۆ ئاوی سەرزەوی بێت یاخود ئاوی ژێرزەوی بێت بتواندرێت بەم جۆرە نەبێت کە بڵین لە دااتوێکی نزیکدا تووشی وشکە ساڵی دەبین تووشی وشکانی دەبین ینی پێویستە چی بکرێت لە حکوومەت چی بکات یەکەم هەنگاو کە بینێت دۆخەکە بڵین کەمێک باشتر بێت بەڕای من هەنگاوی یەکەم ئەبێ میدیاکان دەوری ئەساسی بینن گرنگیا باز بکرێت زۆر گرنگە کە ئێمە ئەو بناسیین ڕێزی خۆی بگرین لەژێی خۆیان بەکاری بێنین ئێمە ماوەی لەوە پێش ڕوپێوی کراوە ناو شای سلێمانی بەکارانی ئاو یعنی بەکارانێکی زۆر هەڵە لە ماڵەکانە لە ڕووبەرە سەوزەکانە لە شوێنە گشتیەکانە کە ئەبێ ئێمە ڕۆشنبیەکی گشتی بڵاو بکەینەوە لە ناو خەڵکیە کە ئاو بناسن ڕێزی بگرن ئێمە فەرمودێکمانە لەگە لەستر دەریاش دەستنوێژی کرد ئەبێ اقتصادی تیا بکەین لەسەر دەریاش بی کەم بەڕاستی ئەمە خەڵک ئەو ڕۆشنبیری نییە خاڵێکی تر بریتە لە ڕیسایکلینی ئاوەڕۆکان کە بە بڕوای من لە سا هەفتای ئاوی ماڵان ئاوی شوێنە گشتیەکان شتە ناو ئاوەڕۆوە لە سا هەفتای ئەو ئەوەی کە لە ماڵەکان بەکانی لە سا هەفتای شتە ناو ئاوەڕۆوە ئەبێ ئێمە ئەوان ڕیسایکل بکرێتەوە کە لە هەموو دنیا ئێستا ئەو شتە هەیە ینی شتێکی تازەش نییە لە هەموو دنیا ئەو شتەیەت بەکار ئەبرێ بۆ ئاو دیێری کوشت و کاڵی بۆ ڕوبەرە سەوزەکانی ناوشار هەتا بۆ زۆر ئیشی ناوماڵیش ینی بۆ شۆردن بۆ شتانە لەو ئەوە سوود وەرەگیرێ خاڵێکی تر بریتە لە دروستکردنی بەنداو کەمە ئیشی حکوومەتە بەندا خۆی پرۆژەیەکی استراتیژی نەتەوەیە پەیوەندی ڕاستەخۆی بە ئاسایشی نەتەوەیەوە هەیە کە ئەبێ حکوومەت خۆی سەرپەرشتی کات نەبدرێتە کەرتی تایبەت نەبدرێتە خەڵکانێکی تر کە ئەمە ئێستا دەنگۆی هەیە بەندا بدرێتە کەرتی تایبەت کەم هەڵەیەکی گەورەیە ینی بەندا و پرۆژەیەکی استراتیژی نەتەوەیە کە بێ حکوومەت خۆی سەرپەرشتی کات خۆی ئیداری کات و ئەوە شارێکی زۆر گونجاو ئێستا بۆ بڵین هەرێمی کوردستان و هەموو عێراقیش کە ئێمە بین کۆمەڵێک بەنداو لەسەر ڕووبارەکان دروستکەین ئەوانەی کە لە دەرەوەی سنوورەوەیەن ئەوانەی کە لە ناوخۆشە هەن تا بتوانین ئێمە بەلایەنی کەمەوە بەشێک لە کێشە و گرفتەکانی ئاو چارەسەر بەڵێ زۆر سپاس بۆ کاک نەجمەدین سدیق کە ئەندازیار و پسپۆر لا بەڕێوەبردنی ئاو سەرچاوەکان سپاس بۆ ئێوەش خێر بیت وشانێک و هەگەڕێنەوە